بەیانیتان باش ڕۆژێکی باش بۆ هیوام ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی نوێ بێ بۆ تەواوی ژیانکردنێکی باشتر و پڕوزە. پرۆگرامی ڕۆژ باش با بڕگە و بابەتەکانی بەردەوامە بێت. ئەم ڕۆژ بە بۆنەوەی کە ڕۆژی گیانی تالاسیمایە ئەو نەخۆشی ئێمە گرنگی زیاتری پێدەین. لە سەرەتای پرۆگرامەکەەوە با بە هەندێک لە بابەتەکان ئاشناتان بکەم. ژمارەیەک خوێندکاری کۆلێژی پزیشکی لە شاری سلێمانی پێشەنگەیەکی هونەری بە ئامانجی دەرخستنی توانەکانی خانمان و نەهێشتنی توندوتیژی ئاستەنگی بەردەم خانمان هەموو ئەمانە ئەم پێشانگەیان کردوتەوە. ئەمڕۆ ڕۆژی گیانی نەخۆشی تالاسیمایە باسی توشبێکی تالاسیما بۆ ئێوەکەین کە هەم مامۆستایە و کتێبێکی شاریشی نووسیوە. لەگەڵەوەشدا باز لە کێشە و گرفتەکانی توشبوانی تالاسیما دەکەین. دەستپێکی پرۆگرامەکە جیا لە بابەتەکانی سەرەتا بە بابەتێکی هونەری و میوزیکی دەست پێ بکەین. ئەویش باسی واکەین کە دوای بەڕێوەبردننی یەکەم کۆنسرتی گۆرانی و میوزیکی خۆیان بە سەرکەوتووی گروپی میوزیکی نامرێ. گروپی میوزیکی نامرێ کار بۆ بەرهەمهێنانی نۆبەرەی چەند کارێکی هونەری دەکات بۆ یەکەوە هەڵدەدەن کە بەرهەمی نوێیان هەبێت و زیاتر بەرهەمەکانیان و مۆرکی فۆلکلۆری کوردی پێوە دیار بێت. ژمارەیەک خوێندکاری کۆلێژی پزیشکی لە شاری سلێمانی پێشەنگەیەکی هونەریان بە ئامانجی دەرخستنی توانەکانی خانمان و نەهێشتنی توندوتیژی و ئاستەنگی بەردەم خانمان لە کۆمەڵگەدا کردوتەوە. هەرچەندە خۆیان خوێندکاری بەشی پزیشکین، بەڵام ئەم پێشانگەیان کردوتەوە تا نیشانی بدەن کە خانمان لە کۆمەڵگەدا چەندە گرنگن و نەهێشتنی توندوتیژیش بەرامبەر خانمان و بەرامبەر ئەو کارانی کەیکەن ئامانجی سەرەکی پێشانگاکەیان بووە. هەر تابلۆیەک پەیامێکی تایبەتی تێدایە بۆ دەرخستنی تواناکانی ژنان و هەروە پیشاندانی ئاستەنگەکانی بەردەم خەون و خواستەکانیان. مینۆ بە تابلۆیەک بەشداری پێشنگاکەی کردووە. تابلۆکەشی گوزارشتێکە بۆ ئەو هۆکارانەی دەبنە هۆی ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە ژنان. ئافرەتێکە لەناو لەشی ئافرەتایە، لەناو لەش و ڕەحمی ئافرەتایە دەستی بەسراوەتەوانێ و باڵێکی بڕاوە لەبەرەوەی لە ناو کۆمەڵگاکەمانە هەموو کێشەی ئافرەت کوشتن و عەزەدانی ئافرەت بەستراوەتەوە بە ناو لەشی و بە وەکو زەعیفیەک ناسراوە و ئەم ڕسمە ئەم دەوروبەرەکەی سوورەوەکو خوێنە و باڵەکەشی ئەگەر بیبینن خوێنی پێوەیە، بەڵام ئافرەتەکە خۆی پۆشتەیە لەبەرەوەی هیچ علاقەی بەسەر جلێەوە نییە، بەسەر دینەکەیەوە نییە. پێشەنگەکە بە هاوکاری خوێندکارانی کۆلێژی هونەرە جوانەکان و کۆلێژی پزیشکی لە شاری سلێمانی ئەنجام درراوە. زیاتر لە 15 خوێندکار پێکەوە کاریان کردووە تاوکو لە ڕێگەی کاری هونەریەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بکەن بۆ نەهێشتنی توندوتیژی بەرامبەر خانمان. هەچ تابلە و واتایەکی تایبەتی هەیە کە دەربارەی یان معاناتی ژنێکە یان ئەو ئازاری کە ژن هەیەی لە کۆمەڵگایە و بە ئامەتەن فکرێکی گشتی مەوزوعەکە بریتە لە توندوتیژی کە زیاتر ئەوە پیشانئێن کە چۆن توندوتیژی ینی کەم بکردنی ژنان لە ڕێگای بوونە وێنەی ژنێکەوە کە چای پڕە لە گریان یان کە هەستێکی کە سەری تابلۆکە ئەەکە یعنی هەستێکی کە شتێکی زۆر لە مێشکێت یان هەستێکی کە ئازارێکی زۆر درا و زۆر شتی ناخۆشی چەشتووە.
ئێمە وەکو خوێندکارانی پزیشکی سلێمانی حەزمان کرد ئەم پێشانگایە بکەینەوە بە مەبەستی بڵاوکردنەوەی هۆشیاری دژی تندوتیژی ژنان. منیش وەکو کوڕە حەزم کرد بەشدار بم لەم پێشانگایەدا بە گیتار بە مۆسیقا وەکو پیشاندانی سەپۆرتێک یاخود پشتگیری خۆم بۆ ژنان بۆ پیشاندانیەوەی کە ژنانیش مافیان هەیە لەم کۆمەلگایە بەشدار بن و بەشەکەن لەم کۆمەلگەیە. بەرزبوونەوەی ئامارەکانی توندوتیژی و هەڵکشانی ئەو ئەسەنگیانەی لە بەردەم هەنگاوەکانی خانمان هەیە هۆکارێک بووە بۆی ئەم گەنجانە بەڕێگایەکی جیاواز و بەڕێگای تابلو و موزیک و گۆرانی جوانیەکانی ژیان و کۆمەڵگایەکی تەندروست بە کەمکردنەوەی توندوتیژی پیشان بدەن. لالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. زۆر جار ئەو کەسانەی کە تووشبووی نەخۆشیێکی درێژخایەنن یاخود خاوەن پێداویستی تایبەتن یاخود بە جۆرێک لە جۆرەکان کەسانێکی ئاسایی نین بەڵام توانە و بەهرەکانیان زۆر زیاترە لە کەسانی ئاسایی یاخود توانە و بەهرەکانیان زیاترە لە هەر کەسێکە لە بوارێکا زۆرتریش خوێن دەبێتی چونکە ئەوان بە جۆرێک لەو بوارەدا یاخود لە هونەردا بە لە نووسیندا بە قاڵە بنەوە سەرڕای ئازارەکانی خۆیان هەمویانە گۆڕن بەوەی کە وزەیەک بێت بۆ پاڵپشتیکردنی تواناکانیان. هەر بۆیە وەکو تووشبێکی تالاسیما لە هەولێر مامۆستایەک یاخود بڵێن خۆی مامۆستای زمانی کوردیشە دیوانێکی شعری نووسیوە ئەم دیوانە شعریەشی گزارش دەکات لە ئازارەکانی خۆی وەک تووشبێکی تالاسیماوەکو ئەو نەخۆشیە درێژخایەنە کە ئامانجێتی لەو ڕێگەیەوە هۆشیاری بڵاو بکاتەوە وە کۆمەڵگەی ئێمە زیاتر بەوە ئاشنا بکات چۆن یارمەتی تووشبوانی تالاسیما بن و کۆمەڵی تالاسیما لە هەولێر داوای پێکهێنانی دەستەیەکی نیشتیمانی ژەکەن بۆی کە هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لە پاڵەوەی کە ئەمە مامۆستایان کاری کردووە بە گشتی ژەم کۆمەڵەیە داواکەن کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بکرێنەوە سەبارەت بەو نەخۆشیە. لەو میهرەبانیەکە دوای کردووە بڵێم بە نەمانی تۆ سێم جەنگی جیهان بەرپا دەبێ. محەممەد تووشبوویەکی تالاسیمایە و مامۆستای زمانی کوردیە و کتێبێکی شعری چاپ کردووە و ئازارەکانی خۆی تێدا نووسیوەتەوە. لێدانی نەماوە بەڵام بەخوا جوانێ عشقی تۆم لە نێو دڵم. فرۆشی کتێبەکەشی بۆ چارەسەری تووشبوانی تالاسیما تەرخان دەکات. محەممەد دەڵێ توانیم بەسەرەوە ئازاران تێبپەڕم و لەسەر پێیەکانی خۆم بۆستم هیوا بە چواردەورەکەشم ببەخشم. هەوڵمانداوە ئەم پەرتوکە داهاتەکەی پێشکەش بکەین بۆ تووشبوانی تەلاسیمیا بۆ ئەوەی کە گشت ئەو پێداویستیانە کەەوە پێپڕ بکەینەوە پێداویستی ڕۆحیەکان یان پێداویستی تەندروستیەکان بتوانین لە ڕێگەی ئەم پەرتوکەوە داهاتێکی باش بەدەست بهێن و پێشکەش بە تووشبوانی تەلاسیمیان بکەن بۆ ئەوەی زامێک لە زامەکانی تووشبوانی تەلاسیمیا ئازارەکانیان کەم بکرێتەوە بێ کۆمەڵێکی هیوای جوان بۆ خۆمان دروست بکەین و کاریگەری هەبێت لەسەر ژیانمان و بتوانین ژیانمان بە ئاواتەکانمان ڕێ بکەین و ئەو کەسانەی تووشبووی تالاسیمان مانگانە پێویستیان با بڕێکی زۆر خوێن و دەرمان هەیە و حکوومەتیش هاوکاری سەرەکیانە ڕاگەاندنی کۆمەڵی تالاسیماش لە هەولێر بڕوای وایە دەبێت هاوڵاتیان زیاتر هۆشیار بکرێنەوە لە مەترسیەکانی تالاسیما و بتوانێت ڕێژەکە کۆنتڕۆڵ بکرێت. هۆشیاری زیاتر بڵاو بکرێتەوە لەبارەی نەخۆشیە بۆ ماوەیەکان و بە تایبەت تالاسیمیا دەستەیەکی نیشتیمانیدا بمەزرێ بۆ ئەوەی پێکەوە یەک تیم کار بکەین وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئەمانە هەمووی بگرێتەوە بۆ ئەوەی گەنج و لاوەکانی نیشتیمانمان ڕۆڵەکانیان تووشی تالاسیمیانە بنکەوە من توش بوومە با ڕۆڵەی نوێیەکانمان بە ئایندەیەکی کوردستان وەکو هەرێمی کوردستان کە نزیکەی 3500 توش بوو بەسەرەوەمان هەیە ئەمە کارەساتە بەڕاستی زیاد بکات هیوادارم کولفەیەکیشی زۆری دەکەوێتە سەر لایەنی حکوومەت پێویستە هۆشیاری بدرێ بۆ ئەوەی ئەم کولفەیە کەم بکەینەوە و ئەم نەخۆشیە بەرەو نەمان بڕوە لە هەرێمی کوردستان. هەر تووشبوویەکی تالاسیما بە گوێرەی ئاستی ڕێژەکەی مانگانە یاخود هەفتانە پێویستی بە خوێن هەیە. بانکەکانی خوێن لە هەرێمی کوردستان بێبەرامبەر خوێن بۆ تووشبووان دابین دەکات. بەڕێوەبەری پزیشکی لە بەڕێوەبەرەتی بانکی خوێن لە هەولێر بڕوای وایە
ئەو کچ و کوڕانی هەڵگری تەلاسیمان نابێت هاوسەرگیری لەگەڵ یەک بکەن بۆ ئەوەی مەترسی توش بوون لەسەر منداڵەکانیان دروست نەبێت. نەخۆشی تەلەسیمیا هەتا ئێستا چارەسەرێکی تەواوەتی نییە. یەک جۆر چارەسەر هەیە کە ئێستا لە جیهان ئاگری ئەویش چاندنی مۆخی ئێسکە. چاندنی مۆخی ئێسکیش ئەویش چەندین مەرجی هەیە کە لە هەموو کەسێکا ئەو مەرجانە جێبەجێ نابێت، دواتر لە هەموو شوێنێک ئەنجام نادرێ و هەروە تێچوویەکی زۆری هەیە و ئەگەریشی هەیە کە سەرکەوتو نەبێ. لە یۆنان لە ئیتالیا ئەو لە وڵاتانەی دەوروبەری دەریای سپیناوە ڕاست ڕێژەیەکی زۆر هەڵەسیمیان هەبوو. ئەوان هەستان بەو یاسایە کۆنتترۆڵیان کرد چۆن ئەو کە پلانە دۆزنەوە کە هەڵگری تەلەسیمیان دواتر کە ئافرەتەکە دووجانە بێ لە سەرەتای دووجانیە پشکنینی مناڵەکان کرد لە ناوسکی دایکە بزان ئایا ئەو مناڵە نەخۆشی تەلەسیمیا یان نا. ئەگەر نەخۆشی تەلەسیمیا هەر لە سەرەتای سکپڕێکی ئەو لەبار دەبرێ ئەو مناڵە. هەرێمی کوردستانیشە هەم بە یاسا ڕێگە پێدراوە ئەو هەم فتوای شەرعیشی لە وەزارەتی ئەوقاف و بۆ دەرچووە کە ئەو مناڵە بێ ئەتوانێت لەبار ببرێ و بە گوناحش حسێب نەکرێ. تەلەسیما نەخۆشیی بۆ ماوەیە و لە دایک و باوکی توش بوو یاخود هەڵگری نەخۆشەکە ڕاستەوخۆ بۆ کۆرپەکە دەگوازرێتەوە. با گوێرەی ئامارێکی کۆمەڵی تەلاسیما لە هەولێر لە هەرێمی کوردستان زیاتر لە 3500 توشبووی تەلاسیما تۆمار کراوە و تەنیا لە هەولێر زیاتر لە 900 توشبوو هەیە و ئەو کەسانەی ئاوارەی هەرێمی کوردستان بوون و توشبووی تەلاسیمان زیاترن لە 396 کەس. حکومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە هۆشیاری بە هاوڵاتیان دەدات بۆ ئەوەی بەدوور بن لەو جۆرە نەخۆشیە بۆ ماوەیە ترسناکە. ئازر فاروق، کوردستان 24 هەولێر. لەبەر گرنگی ئەم ڕۆژە کە ڕۆژێکی گیانی و هەڵبەت لە هەرێمی کوردستانیش بە ئەنجامدانی کار و چالاکی بێ یاخود هەوڵەکانی کۆمەڵە بێ یاخود لەسەر ئاستی تاک بێت یادی ئەم ڕۆژاکرێتەوە بۆی کە هۆشیاری زیاتر بدرێ بە خەڵک سەبارەت بە نەخۆشیەکە. بۆ ئێمەش ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کرد بە ڕۆژی گیانی توشبوانی تالاسیمە و میوانداری خاتوو سروە عەلیمان کردووە کە گوتەبێژی کۆمەڵەی توشبوانی تالاسیمە و هەروەها مامۆستا محەممەدیش محەممەد کوردە هەم مامۆستا هەم شاعریش لێرە لەگەڵمانە. بانیتان باش بەخێر زۆر سپاس. ڕۆژێکی باش بۆیەوە و پیرۆزبایان ڕۆژە لێوە کەم بەو پێی کە ئینشاءڵڵا ببێتە ڕۆژێک کە بەرەو باشتر بڕوات هەم دۆخی تەندروستیتان و هەم کارەکانیشتان. پێشەشی زۆر سپاس دەکەم و سپاس بۆ کوردستان جار کە کاتی خۆتان بەخشی بە ئێمە توشبانی نەخۆشی تالاسیمیا. لێرەوە پیرۆزبای لە خۆم تەواوی توشبوانی تالاسیمیا دەکەم و بە هیوای سەلامەتی و تەندروست باشی بۆ هەموو هاوڕێیان و لە هەموو کوردستان و هیواداریشین ڕۆژێکی پڕ چالاکی بوو پڕ زانیاری ببینە بەڕێوە. بەو هیواین ئێمەش هەرەوە ئامانجمانە. سرۆخان ئەگەر بگەڕێنەوە سەرەتایەکی ئەم ڕۆژە ئەگەر باسێکەوەمان بۆ بکەم ڕۆژە کەی دیاری کرا و بە چ مەبەستێکیش؟ ئەوە ڕۆژی جیانی تالاسیمیا دەمێکە دیاری کراوە بەڵام ئێمە کۆمەڵەی تالاسیمیا لە ساڵی 1995 بۆ 96 دامەزراوین. لەو ساڵەوە ئێمە یادی ئەو ڕۆژە دەکەینەوە لە کوردستان و ساڵانە بە چەندین چالاکی و تا بێت هەوڵ دەدەین زیاترین گەنج و لای ئەم نیشتیمانە هۆشیار بکەینەوە لەبارەی نەخۆشی تالاسیمیا چونکە ئەم ڕۆژە ڕاستە ڕۆژێکی جیهانیە بەڵام ئێمە جەختی لێ دەکەینەوە بەڵام گرنگیشە لە هەموو ڕۆژەکان تالاسیمیا ئاور لێ بدرێتەوە لەبەرەوەی توشبانی تالاسیمیا بە خوێن دەژین دەڵێن چۆن ماسی بێ ئاو ناژێت توشبانی تالاسیمیاش بێ خوێن ناژین. ئەمە وشەیەکە کە لە سەرزاری هەموو توشبەکانماندایە. جێمە زۆر لێرەشەوە داوای سپاسی ئەوە دەکەم کە خوێن بەخشان لەو ساڵی کە کۆمەڵە ئێمە دامەزراوە کۆمەڵەیەکی کەش دامەزراوە هەر بە ناوی کۆمەڵی خوێن بەخشانی کوردستان کاک هارا وابزام ئەو سەرۆکی یانە و چەندین خوێن بەخشی هەیە وە کاکاروانیش لە ڕێکخراوی بەخشین خوێن ژیان ئەوانیش 2 ساڵێکە دامەزراون بۆ هاوکە
ری و هەماهەنگی توشبانی تالاسیمیا بەردەوام هاوکاری ئێوەن ئێمە توشبانی تالاسیمیا بە پێ ڕێژەکانیان دیاری نەکرێ توشببوومان هەیە مانجی جارێکە توشببوومان هەیە 10 ڕۆژ جارێکە نانی توشببووشمان هەیە 2 مانگ جارێکە بە پێ ڕێژەی توشببووکەیە بەڵام خۆشببختانە لە ڕووی خوێنەوە ئێستا زۆر باشین زۆر باشە دواتر بە چڕتر باسی هەم دۆخیانەکەین هەم بزانین پێداویستەکانیان چییە بەس پێم خۆشە لەم ڕۆژە مادەم باسیەوەت کرد کە هەوڵێن بە چالاکی و گەنجان بەشدار بن لەگەڵتانە ئەوە نمونەیە کە لێرەیە کە کاک محەممەدە پاکێجەکەی هاوکارمان بینی کە کردبووی سەبارەت بە ئیشەکانی تۆ و ئەو کتێبەی کە نووسیوتە کاک محەممەد پێمان بڵێ ئەم نووسینانە و هەم مامۆستاییەکەت لەگەڵیا چۆنێکی گرتوتەوە بۆ تۆ ماندوو نییە یاخود کارەکانت چۆن بەردەوامی پێدەی سەرتا بەیانی هەموو کوردستان باش بەیانی ئێوەش باش هیوام ساغی و سەلامەتی کوردستانیانە سەبارەت بە هەم مامۆستایەتەکەم و هەم کتێبەکە و لە پاڵ ئەوانش من خەریکی پیشەی ڕۆژانەی کاری خۆم لە دوکانێکی مۆبایل خزمەت بە هاوڵاتیانی کوردستان دەکەین مەبەست لێرەوەیە مرۆڤ پێویستە لە ژیاندا تا ئەو کاتەی ئەژی لە هەوڵدان دانەبڕێتن لەبەر ئەوەی مرۆڤ بە هەوڵدانەوە جوانە و هەوڵدانیش تاکە خاڵە کە دەتگەێنێ بەو شوێنەی کە پێویستە پێیدا بڕۆی ئەنی مرۆڤ ئەگەر هاتوو هەوڵی نەدا تەنها بەدەستە ئەژی بەڕۆح مردووە بۆیە ئەو پەرتووکە بەڕاستی کۆمەڵێک وەڵامی دەنگوتکەر بوو بۆ ئەو کەسانەی کە لە تەمەنێکی بچووکەوە کۆمەڵێ شکانەوەی دەرونی ئێمەیان لە دەوروبەرم بەدی دەکرد لە راپۆرتەکەی کاکاوکاریش باسمان کرد کە دەڵێتن لە تەمەنایەک کە بچووک بووینە دکتۆرەکان پێیان وتنە منداڵە بەخێومەکە ئەمرێتن کاتێک چوینە بۆ قوتابخانە گوتیان ئەمانە 18 ساڵ دەمرن بۆ دێنە قوتابخانە کە چوینە زانکۆ بۆ ڕەنگتان وازەدا خوێن لە خۆتان دەکەن بەڵام پێویستە توشبوانی تەلاسیمیا هەرێکەیان هەوڵدانێکی زۆر و گشتیان بوونێکی جوانیان هەیە کۆمەڵێ هونەری جوانیان تێدا بەڵام پێویستیان بچە پێویستیان بە هەوڵدانە بۆ ئەوی بتوانن لە ڕێگەی ئەو پێشکەوتنانەی ئەوان و هەروەها ئەو هەوڵدانەی ئەوان دڵنیام کۆمەڵێک وەڵامیان دەداتەوە ئەو کەسانی کەەوە دەروینیان تێکشکاندن هیچ کاتێک ئەو وەڵامانیان پێ نەدراوە بە هیوای بەردەوامی بەوەیەوە بێگومان توانە و بەهرەی ئێوە زۆر زیاترە من لە سەرەتای پرۆگرامەکەشەوە وتم کە کەسانێک ئاساین هیچ کێشەیەکی تەندروستیشیان نییە بەڵام توانای ئێوەیان نییە ناتوانن بگانەوەی کە دێڕێکیش بنووسن ئەمە بۆ خۆی بەهێزی ئێوەیە بۆی نەچینە بابەتی زۆر قوڵتر پێم خۆشە جارە گوێشمان لە شعرێک بێدوانە زۆر چاک ئەوە شعرێکە لەسەر خوێن بە ناوی خوێنە لەسەر توشبوانی تەلاسیمیایە کۆپلەیەکەم وانی بەشی یەکەم دەتوانین بڵێن باز لە خوێن دەکە خوێن چییە بۆ ئێمە لە دواییشدا باسی لە خوێن بەخشان دەکەین دەڵێ خوێن تۆ لە ناو دەمارەکانم دڵۆب بوویت بە نۆتەیەکی مۆسیقای میهرەبان جەستە بەهێزەکەم وەک ژەنیارێ هەموو ساتێ دەمژەنێ بۆ ژیان کە تۆ لە ناو گیانمای دەشتی گیانم ڕزگاری بوو لە خەمنۆشی و زەڵکاوی نەخۆشی و خوێن بێبەشی سەراتاپای بوو بە سەوزایی و شادی دایپۆشی کە تۆ لە نێو دڵما دەوران ئەکەیت و ئەسووڕێیتەوە خوا نەکات تۆی تیانەمێنێ ژیان لای من ئەسڕێتەوە دڵشادم بە هەبوون و نەبوونت میوانە لە ئازار و برینم هەبوونت نەهاتنی غەمگینیە بۆ شەوچرای ژینم ڕوو دەکەمە ئێوە ئەی خوێن بەخشان ئەی ڕۆشنایی و ئومێدمان بۆ ژیان بەخشینتان هیوایە بۆ زیندومانەوەمان شوێنتان باڵایە لە نیشتیمانی دڵمان بەبەخشینی ئێوەیە بەردەوامین هەردەم لە کارەکان لە لووتکەداین ڕەنگی پاییزی ڕوخسارم هەڵدەوەرێنن ئەگۆڕن ئەیکەن بە بەهاری ژین خوێن بەخشینتان دەبێتە پاڵنەر بۆ تێکۆشان تاک بە تاکی نەخۆشانمان بە ڕوح قەرزارن لە ئاستان
بەڕۆح قەزارنە ئەستان. تەمەند درێژ بن بەردەوام بن هەڵبەت هەر یەک لە ئێمە قەرزاری ئێوەین تەمەند درێژ بن. سروەخان باسێکی کۆمەڵەکەمان بۆ بکە ئێستا کار و چالاکیەکانتان چۆنە؟ ئەو گرفتانەی کە ئێوە هەتانە زیاتر چییە؟ خۆشبەختانە چالاکیمان بەردەوامێمە ڕۆژانە نەک لەم هەشتی پێنجە بۆ نێوە چکە ئێمە ژیانی توشبووین تالاسیمیا ئەولێتە خۆشی ژیانی ئەوان لا ئێمە مەبەستمانە هەموو ئامانجێکیشمان ئەوەیە کار ئاسانیان بۆ بکەین لەو ژیانەی کەتی دەژین و ئێمە ئەوەی جژنی ڕەمەزانمان ڕەتدا پێش ڕەمەزان ئێمە هەڵمەتێکی ئەومان دەست پێ کرد بوو هاوکاری کۆکردنەوە وەکو لە ئازوو قەدابەشکردن و بەسەر توشبوان و خانەوادەکان و هاوکاری مادی و لە هەمان کاتدا لە ڕێی خوێن بەخشینی شەوانەوە هەڵمەتی خوێن بەخشینمان دەکرد ئەو لە شەوان لە ڕەمەزان بۆ چالاکیانە ئێمە بەردەوام بووین و جژنەشی وسەدات پاشی ئەو یادەکەمانە و ئینشاڵڵا بەردەوامیش دەبینەوە لە سمیناران بەتەمان هەر بە نزیکترین کات چەند سمینارێک ئەنجام بدەین زۆر لە زانکۆیەکان. باشە ئەنجامدانی ئەم سیمینارانە بەتایبەت لە زانکۆ یاخود زیاتر لەناو کۆمەڵەکەدا ئەگاتەوەی کە یاخود ئەو ئامانجە بەپێکێک کە ئێوە هەتانە بەتایبەت لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەسەر ئەو نەخۆشیە؟ لە لای من وەکو خۆم ئەگەر 100 بینەری شەبێت 5 سوودی لێوەرگێ بۆ من زۆرە نانی گەنجی وامان هەیە جارێ نازانێت توشبووی تالاسیمیا چییە نانی ئێمە دەبێت ئەوانەیان تێبگەێنین و پشکنینی پێش هاوسەرگیری کە زۆر گرنگە بۆ کوڕان و کچان هەر کوڕێک و کچێک پێش پشکنی هاوسەرگیری زەواز نەکا لە ڕێ جگە لە مەحکەمەوە جگە لەوەی کە لە ڕێ دادگایەکان و پشکنینی خوێن بۆ فلتەرەدا نەڕوات چونکە ئەمە بەڕاستی نەک کارەسات بۆ نیشتیمانەکە خۆ بۆ خۆی یەکەم جار دەی خوڵقێنێ چونکە ڕێگای ئەو دەبێت لە نەخۆشخانە بۆ ڕۆڵەکانی نانی من لە شتێکی بۆ بژەرمەوە بەسەر هاتێک چوومە هەڵمەتی خوێن بەخشین لە ناو زانکۆ قوتابیەک هات پرسیاری دەکردم گوتی من خۆشەویستی یەکەین پرسیاریە بۆ منیش گوتم فەرم و پرسیارەکەت بکە گوتی هەز دەکەم بێ چون پرسیارێکی گوتی ئێمە خۆشەویستی یەکەین هەردووکیشمان هەڵگرین گوتم دەتوەرە ئەو ڕێزە منداڵەت هەموو بینیوە ئەو ڕێزە منداڵە حساب کە منداڵی خۆتە چونکەنەوەی تۆ ئەوهای لێدێ چونکە تۆ دەبێت ئەو منداڵانە لە پێش تۆ من لە پێش چای خۆتدانێ چکەوتی من توش بوو مەحەز ناکەم هیچ ڕۆڵێکی ئەم نیشتیمانە تووشی تالا باشە چارەسەریەکان لە چه ئاستێکان؟ چارەسەریەکان لە ڕووی خوێنەوە کێشەمان نییە زۆر سپاسی بانقی خوێن دەکەین دەستخۆشییان لێ دەکەین خوێنەکەمان ئێستا بێ کێشەیە و بەس لە ڕووی دەرمانەوە پێداویستیمان کە زۆرە نانی جاری وایە دەرزی نامێن ئێستا حالیان دەرزی دیسپڕاڵمان نییە دەرزی دیسپڕاڵمان نیە حەبمان هەیە حەبەکەش بە هەموو توش بۆک ناکەوێت یان منداڵەکان نایخۆن چکە حەبەکەش ڕێسای خۆی هەیە نانی چەند شتێکە حەبەکە دەبێت بەیانان زووتر پێش نان خواردن سەعاتێک پێش دەوامیان بیخۆن و دوای ئەوە هەندێک مائیدە و شتیان تێک دەدا هەندێک کلیان تێک دەدا بۆیە لە هەندێکیشیان زۆر باشە لێیان کەوتووە بەڵام بە پێی نەخۆش دەگۆڕێ ئەوەیان ئەوە دکتۆر دەبێ بەڵام ئێمە داواکارین باشترین کوالیتی دەرمان وەکو حەپی ئێکسجێ کە لە وڵاتان هەیە ئێستا حەپێکەیە زۆر بە ئاسانی خود دەدرێت و نانی کەمترین کێشەی هەیە بۆ تەندروستی توش بووەکە ئەمەیان من داوا دەکەم لەلایەنی ئەگەر گوێبیستمانن لە ئەنجومەنی وەزیران و لە خێرخوازان لە خوا پێداوان ئەوانەی بە هانای توشبوانی تالاسیمیاوە بێن چکە لە کولفەی ئەو دەرمانە لە کولفەی نەخۆشانی توشبوانی تالاسیمیان نیە.
ڕاستە. مامۆستا محەممەد بەو پێی کە زۆرترین کار و چالاکیەکانتان چڕ کردوەوە بە تایبەت لەم ڕۆژە و لە ڕۆژانی داهاتووشە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا وەکو سروەخانی ژووتی. ئەرکەکەی تۆ چۆنە بە تایبەت مامۆستای ئەوەی تۆ قورسترە لەوانەیە پێدانی هەر ڕۆژێک ڕێنمایی بە خوێندکارەکانە یاخود بە دەوروبەرەکەت لە چه ئاستێکە بۆی کە تێبگەن ئەم نەخۆشیە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێ و چۆن ڕێز لە کەسان و لەو کەسانە بگرێ کە توشبوون وە لە هەمان کاتیشدا لەو کەسانش کە هاوکار و خوێنبەخشن بۆ ئەوان. بەڕاستی سەبارەت بەوەی کە چۆنەتی ئەو ئەرکێ لەسەر شانی منە لەو ڕۆژەدا لەگەڵ خاتوسوور لە زۆربەی چاڵاشەکان بەشداری دەکەن بەپێی توانە و هێزی خۆمان وهروە کۆڕێکی شعریمان کردوتەوە لە سنتەری ئاڵا کە تێدا پەرتوکەی تێدا پرفرۆش دەکرێت واتە دەفرۆشێت داهاتەکەش پێشکەشم کردو بە توژبانی تەلاسیمیا بۆ ئەوی بتوانین دڵخۆشی تاکانی توژبانی تەلاسیمیا دڵخۆش بکەین و بەپێی ئەو داهاتێک کە دەستمان دەکەوێت پێداویستەکانیش پڕ بکەینەوە. واروها مرۆڤ کە لە هەر ژینگەیەک دەژیتن ئەبێ عقلێتی ئەو ژینگەیە پێوە بکاتنە بۆ ئەو قسانەی کە دەیکاتن لە ژیان دەیان بۆن لەو شوێنەی کە دەیکە. من وەک خۆم لە قوتابخانەیەک دەوام دەکەم لەوانەیە ئاستی قۆناغەکانی 1 تا 9 نەگەیشتنە ئەو قۆناغی بۆ نمونە پرۆسی هاوزەژی بەڵام کۆمەڵێک شتێ بۆ نمونە ڕێزگرتنی ئەو توشبوانە بۆ هەروها بە چاو بەزەییکردن تەمەشای مرۆڤ نەکرێتن. ڕاستە ئەوە زۆر دیاردەیەکی ناشرینە ناو تاچی کورد بەشێکیان کە قسەی وێژەیە کە دەیکەی بەشێکیان تەواان بە چای بەزەی زۆر لێمان دەڕوانن هەرچەند وەکو خۆم ئەمن کێشەنە بەڵام هەندێک کەس هەیە کاریگەری دەرونی لەسەر دەکە و دەشکێتەوە و هەوڵمدایە کە بتوانین وێنەی وا دروست بکەین کەسی بەرامبەر نەتوانی بەو چاوی بەزەی سەیرت بکاتن و بەهۆی ئەوجا کار و چاڵاکیەکان مامی بۆ جامە بە تایبەت لە قۆناغی سەرەتایی مناڵانە کە بەو شێوازە فێر بکرێن کە ئەمەش کەسانێکن پێویست ناکە بەزەی بەڵام پێویستەکە هاوکاری یەکتری بکەین. لە قوتابخان دوو توشبوومان هەیە زۆر جار قوتابیەکان دێنە لای من دەڵێن مامۆستا ئەوە بۆ وایە دەڵێن منیش وامە دەماوس کۆت وای منیش وامە بەڵام ئیتر ئەوە بەپێی کات چارەسەری وەردەگری زۆر باش دەبێت بەڵام ئەگەر کاتێک تووشی حاڵتەشی ناکە بڕۆن هاوکاری بکەن یان بڕۆن یارمەتی بدەن باشە ئەین تێدەگەن بەڵام قۆناغیان بچووکە ینی پۆلی 1 تا پۆلی 9 لەو قۆناغی دانینێ ئەم بیر لە شتەکان بکەنەوە و تێڕوانینیان هەبی وەروە ئەو بکەن چکە تەمەنەکەیان بەڵام بەپێی توانە هەوڵم داوە ینی شتەکانیان بڕوونکەم و بۆ بتوان تاکێکی ژیر و ڕۆشنبیر لە ئاست تەمەنەکەی خۆیان لێ دەبێت. زۆر باشە من پێم خۆشە دوایین ئامار لە سروەخان بپرسم و دوایەوەش گەمان لە هۆنراوەیەکی تۆ بێت. وڵی ئامارەکان وەکو من لەلایەن منەوە جێ دڵخۆشی نییە بەڕاستی چکە ئەوە چەندین ساڵە من دەڵێم تکایە با دەست بە هۆشیاریەکی نیشتیمانی بکەین با لە راپۆرتەکەش کە باس کرا بۆ ئەمە دەڵێن با وەزارەتی تەندروستی وەزارەتی ئەوقاف وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتەکان تەواوی وەزارەتەکان پێکەوە دەستەیەکی نیشتیمانی دانین بۆ ئەوەی نەخۆشیە بۆ ماوەکان و بە تایبەت تالاسیمیا ئێمە سنووردار بکەین نانی ڕێژەکەی بەڕاستی لە ساڵێکدا سەروی نانێستا وەکو ئاماری ساڵی 2021 پێمان دەڵێ 51 توش بوو زیادی کردووە لە هەولێر ئاخۆ دەبێت لە هەموو کوردستان چەند زیادیکە دەبێت ئەمە جێی پرسیارە ئەمە دەبێت جێ ڕاوەستان و جێ سەرسوڕمانە تۆ گەنجانی ما هێشتا لە تالاسیمیا و ژیانی ڕۆڵەکانیان تێنەگەیشتونە وە لە هەمان کاتیشدا مەسرف کولفەیەکیشی زۆری دەوێتن ئەتوو ئەو کیسی خۆینە ئەو دەرمانە ئەو جگەلەوەی خەم و ئازاری ئەو منداڵەش وە لە هەمان کاتدا لە بەستەنها ساڵی 2022 هەتا ئێستا کە مانجی 5 12 حاڵەتمان هەیە نانی هێشتا ساڵ دوور و درێژە ئینشاءڵڵا لەو ڕێژەیە تێناپەڕێت و هیوای چارەسەر و باشبوون کۆی گشتی هەموو کوردستان کە باز بکەم نزیکەی بە 4,000 5,500 چکە ئامارەکانی ئێمە دەقیق نییە لەبەرەوەی
لە زیادبوونە لە زیادبوون و لە کەمبوونیشدایە ڕێژەی وەفاتیشمانەیە و ڕێژەی زۆربوونیشمانەیە ئیتر دائیمەن ئێستا دەڵین 3500 بۆ نزیکەی بە 4000 ئەوەندە کەسەیە ئێمە بەشێکی جگە لە خۆمانیش وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئەوەی کە ئینسانیەتی مرۆڤایەتی ئێمە چەندین هاو نیشتیمانی باشووری بڵێ عێراق و وەکو ئاوارەکان و ئەوانەشمان لە ئەستۆیە و هاوکاری ئەوانەکەین من بۆ خۆم دەرمانێک پەیدا بکەم بۆ ئەوانشی پەیدا دەکەم نانێ ناتوانم مرتەح نابم ئەگەر خۆم هەم بێت و ئەوان نیان بێت سەرکەوتوبی هەڵبەتەوە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە لە هەمان کات لێرە سپاسەشی دەکەم دەمەوێت سپاسەشی خۆم ئاخر وتم کە سپاسێکی بکەم بۆ تەواوی خۆی بەخشان و خێرخوازان کە هەمیشە هاوکارمانن و ئەو لایەن و دام و دەستگایان حکومیانی کە هاوکاری توشبووهانی تالاسیمیان بەپی پێویست هاوکاریانن من داوا دەکەم زیاتریش هاوکار بن بۆ ئەوی کەمترین ئازاریان پێ بگەن بۆ هیوای مامۆستا محەممەد ئەگەر دوایین شاری خۆتمان پێشکەشکەی لە پرۆگرامەکە زۆر ساکەوت ئەمڕۆ کۆڕە شارێک ئابەستی ئەوڕۆ کۆڕە شارەکە باڵ لە سنتەری ئاڵا کۆڕە شارێک ئەنجام دەدەین کە کاژمێر 5 لەوێن دەریش پەرتووکەکەمان واژۆشی لەسەرەکەیت بێشک و گومان و پەرتووکەش پێشکەش بە ئەو کەسان دەکەین کەوا دێن ئەیکڕن و وارووا داهاتەکەشمان دووبارە پێشکەش بەچونە ئەوە شارێکە لە شارەکانی نێو پەرتووکەم لە خەومە ئیمشەو خەوێکم بەڕاستی خەیاڵەکانی تۆ بینی زۆر ئەتەسم ئەمە ڕاستی شاراوەی تۆ بێ لە دووری و بێمنیم لەم خەوە پێت ئەوتم بۆ کێ ئەڕۆی کێ بە نامەیەک هەواڵم بپرسێ کێ بۆ ڕۆژی لەدایک بوونم شعرم بۆ بنووسێ کێ بە شارەکانی وەصفی من بکێشێ کێ لەگەڵ سەرکەوتنەکانیم بی و خۆشیم پێ ببەخشێ کێ بڵێ ئاگداری خۆت بە لە سەرمای زستان زیانت پێ نەبەخشێ ئالێرەوە گیانە قەدەر وای کرد دووری نێوانمان زۆر بێ پایتەختمان جیاواز بێ و کوشوێرمان لێک جیا بێ بەڵام ترپەی دڵمان لەگەڵ یەک ئەبێ گیانێک لە نێوان دوو دەستە بێ چۆن ئاخر چۆن غەریبی هەندەران ئاستەنگ ئەبێ دەستان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی بانی 24 بوون پرۆگرامەکەسان جوان کرد سپاس بۆ خۆشحاڵ بووین زۆر سپاس دوای بەڕێوەبردننی یەکەم کۆنسرتی گۆرانی و میوزیکی خۆیان بە سەرکەوتووی گروپی میوزیکی نامرێ کار بۆ بەرهەمهێنانی نۆبەرەی چەند کارێکی هونەریەکەن گروپی میوزیکی نامرێ گروپێکی هونەرین لە ژمارەیەک میوزیسیان و گۆرانیبێژی بە ئەزمموی قەڵازە پێکاتون و کارەکەن بۆ پاراستنی ڕەسەنایەتی هونەری مۆسیقا و گۆرانی کوردی وەک یەکەم کاری گروپەکەش دوای 2 مانگ لە دامەزراندنیان یەکەم بەرهەمی خۆیان بڵاوەکەنەوە. دوای 2 مانگ لە دامەزراندنی گروپی موزیکی نامرێ گروپەکە کار بۆ تۆمارکردنی نۆبەری هونەری خۆیان دەکەن. هێلانەی بەتاڵ گۆرانیشی فۆلکلۆرە و بەدەنجی هونەرمەند خالید مەحموود و هۆنراوەی هێمن موکریانی خالید بابەکری موزیسیان کاری موزیک و میکسی بۆ دەکات. دوای تەوابوونی کاری دەنگ و موزیک و تۆمارکردنی لە تۆمارگا گۆرانیەکە کاری کلیپی بۆ کراوە.
بەرهەمی پێشووترمان ئاوازی خۆم بوو ئەوەی بۆ قەڵازێ ئیشاءالله دواتری لە ئایندەشدا بەرهەمی جوانتر و باشتریش دەبێت ئەوە ڕێچەیە کە گرتومانەتە بەر ئیشاءالله ئەگەر تەمەم باقی بێ ئەو بەرهەمی تازشمان بڵاو بووە ئەوە ئاوازی میلۆدیەکەی فۆکلۆرە شعری مامۆستا هێمن بکریانیە پێشنیارەکەی من بوو بۆ کاک خالیدی گوتمە و بەرهەمە کە بتوانین نوێ بکەینەوە بە شێکی تازەتر میلۆدیەکی فۆکلۆر و جوانەوە تێکستەکەش جوانە بە خۆشحاڵیەوە پەسەندی کردو ئەوەی کە ئێستا بیسەر و بینەران گوێبیستی دەبن ئەو بەرهەمەیە هیوادارم جێگای ڕەزامەندی ملاک بێت. زوهرە تەنها ئافرەتی ناو گروپی موزیکی نامرەیە. ئەندامانی گروپەکە دوای هاتنە بەرهەمی گۆرانی هێلانەی بەتاڵ ئامادەکاری بۆ یەکێک لە گۆرانیەکانی زوهرە دەکەن کە ئاواز و هۆندراوەی هونەرمەند خۆیەتی. ئێمە نامانەوەی لە بازنەیەکدا بمێنینەوە. ئێمە دەمانەوێت هەموو ئەو ڕێچکانە بشکێنین کە پێش ئێمە نەکراون ئەو شتانە بکەین کە پێشتر نەکراوە. گروپەکەی ئێمە ئامانج و مەبەستی هەر ئەوە نییە تەنها گۆرانی بڵێ بەڕاستی دەمانەوێت بە شێوەیەکی ئەکادیمی زۆر جوان تازە و مۆدێرنیش بابەتی جوان پێشکەش بکەین بە دڵنیاییەوە بابەتی نوێمان هەیە. گروپی موزیکی نامرێ گروپێکی موزیکین دوو مانگ پێشتر لە قەڵاتزێدا مەزرا و یەکەم کۆنسێرتی گۆرانی و موزیکی خۆیان لەو شارە ساز کرد و پێشوازیەکی جەماوەری باشی لێکرا. گروپەکە لە ژمارەیەک گۆرانی بێژ و موزیسیانی بە ئەزمون پێکاتون و کار لەسەر ڕەسەنایەتی گۆرانی و موزیکی کوردی دەکەن. عرسەمی کوردستان 24 قەڵاتزێ. ئەمڕۆ دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆتاکانە زۆربەی یاخو بڵێن لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان تاقیکردنەوەکان دەستی پێکردووە. هەفرەس ڕەجەب لە دهوکەوە لەگەڵمانە و هەروەها ئیسلام لە زاخۆوە لەگەڵمان دەبێت. دواتر سەرەتا لە هەفرەستەوە دەست پێەکەم هەفرێست سپێدە باش پێم بڵێ ئامادەکاریەکان چییە بۆ تاقیکردنەوەکان بۆ پۆلی ناکۆتاکان؟ بله سپێدە باش دەمێتەژی باش بە هەر وەکتە ئاماژە پێکری ئیرۆ لە سەرانسەری پارێزگای هەرێما کوردستانی هەورسەڵ پارێزگاها دهۆکیژی ئەزمونên وەرزێ دوێ دەست پێکردنا گۆدوان ئەزموناندا یان قۆناغێت بنەرەتی و ئامادەیینەوە کو نهاژی هەندێک دیمەناندا دیارە ئەڤرۆ ئەزمونێوان دەست پێکردنا هەشتی vێمەهێ دێ بەردەوام پێنجی حتا حەفدەهی vێمەهێ نهاجم دخوازم بەرەبتر زانیاریان لەسەروان ئەزمونان بزانن کا لە سەرانسەری پارێزگاها دهۆکێ چەند قوتابی پشکدارن چەند قوتابخانە هەنە نهاژی مامۆستا سامان مستەفا محمود هاریکارێ ڕێبەرێکی پەروەردە پارێزگاها دهۆکێ لەگەڵمەنا کاک سامان تو بخێر هاتی ئەکەر دەست پێکێ لە سنوورێ پارێزگاها دهۆکێ چەند قوتابی ناو هەروسا چ قۆناغ ئەڤرۆ دێ ئەزمونان پێشکێش بکەن چەند قوتابخانە نەجی لە سنوورێ پارێزگاها دهۆکێ. سپاس بخێرن سەرچاوە بناوێ خودەی مەزڵ دلوان سپێدە باش بەهەوە هەمیان سەرانسەری پارێزگاها دهۆکێ مە 1684 قوتابخانە هەنە شوانەداژی مە باخچەژی هەنە بەس ژبلی باخچە کە 63 باخچەمە هەنە سەرانسەری پارێزگاها دهۆکێ نێزیکی و 450,000 قوتابی هەینە ئەزمونên وەرزێ دوێ خۆڵائێکێ ئەڤریا دەست پێکری و دێ بەردەوام بیت حتا هەڤدەی پێنج و گەل ئەز قوتابخانên پێشەی بیتە 12 هەیڤێ ئەو دوو ڕۆژ زێدەتر چکو بابەتێتەوە زێدەترن
هەروەسا ڕێڤەبەریە گشتی طبعا هاریکاریە حکوومەتە هەرێمە کوردستانی بڕێە وەزارەتە پەروەردەی کەلوپەلێن خۆپاراستنێژی دابەشبی سەر پەروەردەن سەر پارێزگاها دهوکێ پەروەردەی قەزا سەر پارێزگاهان دهوکێڤە و بواژی بڕێە خۆی دابەش کرید سەر قوتابخانە مامۆستا کورتی ئەم بێژن هەندێک جاران قوتابی تووشی سترێس و تەرسێت بن دەمێ ئەزموناندا هەوە چه هۆشداری کا بۆ قوتابیانانجی بۆ خێزانی نوان برێە کەناڵی هەوای بەڕێز ئەم بێژنە دایک و بابا دەروونێکی ئارام و یێساخلەم بۆ قوتابی کەش و هەوایەکی گونجاو ماڵ دابین بکەن فشارێ سەر قوتابی نەئەخێنن چونکە هەمە بۆ فرشار قوتابی پاژڤەچوونێت کەتل خواندنێدا باس بۆ سەمان مستەفا محمود هەریکارە بەبەرێ گشتی پەروەردە پارێزگا هەدۆکێ بۆ وان زانیاریان بەلێ ئەوە هەندێک زانیاری بوون لەسەر ئەزمونێن گۆ ئەڤرۆ دەست پێکرین هەل ئیرۆ سنوورێ پارێزگا هەدۆکێ نێزیکێ 450,000 قوتابی ئەزمونان پێشکەش دکن و ئەزمونێن واژی دەبەردەوام بن حتاکو حفدە هێوێمە هەیە بەڵێ سپاس هەڤرست دەچمە زاخۆ ئیسلام سپێدە باش پێمان بڵێ لای تۆ زانیاری چی هەیە سەبارەت بە تاقیکردنەوەکان و یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆتاکان ولی البته سنوری داره سر بخواه زاخوش جیوکه همی دورندین هرما کردستانی تاقیکردن گشتی بو آستن بنرت و نواندی و آمادهی جی دست بگیرینه دنوا هجماره که برچاف زیده ترجه 200 نواندن خواندن دا بنگهن تاقیکردن دا تاقیکردن بره و چنل سنوری دور زاخو و هر سبای افریقیش بمرم آگه داربون لسر روش و چوانیا بره و چنا وان تاقیکردن ڕێبەری پەروەردە زاخۆ سەردانا چەندین بنگە وەکیلیە و دناوا یەک جوان بنگەهاندا دیگەل مەدە کاک ئیبراهیم ئینوەر ڕێبەری پەروەردە زاخۆ زۆر سپاس بۆ وێ دەرفەتێ کاک ئیبراهیم ئەگەرم بزانن سنوورێ پەروەردە زاخۆ چەند قوتابی مەهەنە و ئەو تاقیکردن کو ئەڤرو بڕێڤە چن بێژن ناکۆتاکانن یانجی بەحس لێ تێکردن کو قۆناغا دازدەژ ناودا هەیە تاقیکردن دوماهیکە وەرزیژە ئەو دکەم تنێ قۆناغا نەهێنینە و ئەو دووس بۆ دێ دەستی تاقیکردن سوپاس بۆ کەناڵی 24 TV خێر بن سەر چاوا جبەری دەست پێکردنا وان ئەزموناژی کۆمبینێکە سەرتاسەریە گەل هەمی ڕێبەرێت قوتابخانەی هاتیە کردن بۆ پێدانە بۆ پاراستن ئەوڵم بۆ جبەجێکردنا ڕێدمای تەندروستی و پشتینگەش بۆ پێدانە هەمی ڕێدمایت گرێدای بە ئەزمونەوە ئەڤروکەجێک ئەزمون ناکۆتایی گەل پۆلە دوازێ دەست پێکردینەوە نزیکی 8,000 قوتابیە ئەڤروکە دێ پشکداری ئەزمونا دەکەنەوە بۆ بێ قۆنەوان قۆناغا ژبیلی کە پۆلێت دەست پێکێژێ پۆلێ دەست پێکێژێک سەفایەکی و پۆلێ دەست پێکانی و یەکی و دوێ سێژێک 26 هەیڤە چارمە ئەزمۆی توانە بدومایەکی ناتینە و مادا باخچێ ساواژێ تا باجی ساواژە ئەڤروکەجێک دوماهەیەک ڕۆژە دێ بروان آمدوان عادی پیشکشی وانا کنه واجب دومای کاته اما افریقای ششی یعنی پولا دوازه جدی ازمون انجام دادن بو هندی بو یا 6 ساعته دومای که ورزی دوی بد بو پیشکداری کردن واند ازمونت بکالوریدن وزاری ده نیجک ده پیوندی دست بکن بو ایگا جبری دست بکرنا یا ده پیویج بیشتری که پیوی مدرس بکری بو وانج بو پیشکداری کردن بو داخل بینا درجه وان یا دومایی که یا 6 ساعته و دو یا ده پیوی ده پنج ده ازمونان شمالی یا وانا ده دست بکرد. اگر بس جماره بده من چند بنگین تاقی کردن لزاخو هن اسیده بریم. ات صفا چندی تقریبا؟ گشتی. گشتی همین قطابخانه همین بنگ همین قطابخانه 202 صادو تقریبا 210 قطابخانه ده ازمون کرد. در جواب. بله البته گوره رنمایا قطابی هندک دنوا پولیدا دیار دکن که تاقی کردن دانن همی ماسکت وان لبرن گوره رنماین تندرستی سیدا برین فرمزور سپاس تاقی کردن خواب برای وده بن سنور اداره سر بخویا زاخو 210 بنگهن تاقی کردن هلا البته هجمار قطابیان زیاده تر 600,000 ئیسلام سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەرکەوتنیش بۆ تەواوی قوتابان و خوێندکاران. بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان سنتەری کوردستان بۆ توێژینەوە لە وزە نەبینراوەکان و ئەسترۆلۆجی مۆڵەتی بۆ وەرگیرا و دامەزرا. لەو بارەیەوە خاوەنی پرۆژە و بیرۆکەی سنتەرەکە ڕێبەر ڕۆستەم ئەسترۆلۆجی کورد ڕایگەیاند. زانستەکە لە پێش هەزارها ساڵەوە سەری هەڵداوە
و تا دەگاتە ئەمڕۆ بە زۆر قۆناغی جیاوازات تێپەڕیوە و هەردەم لە گەشە سندنیشدا بووە. ئەمەی کوردیش سەدان ساڵ لە پێش ئەوە دەرکمان بەوە کردو و هەردەم ئەوداڵی زانینی لایەنە شاراوەکانی ئەم زانستە بووین. بۆیە ئێمە زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین و لەسەر ئەو سنتەرە میوانداری بەڕێز ڕێبەر ڕۆستەم ئەوە دامەزرێنەری سنتەرەکەەوە هەم پرۆژەکەشمان کردو لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بەخێر هاتیبانیت باش کاکڕێبەر زۆر سپاس. پێم خۆشە خۆت وردەکاری زیاتر لەسەر سنتەرەکە بخەیتە ڕوو. بە ناوی خۆی گەورە میهرەبان طبعاً سپاس بۆ ئەو دەرفەتە. ئێمە کۆمەڵێک ئارەزوومەند تایبەت بەو بوارە بواری ئەسترۆلۆژی یان بڵێن وزەنە بیندراوەکان و ئەستێرەناسی ئەو بیرۆکەیەمان تقریبا بەر لە چەند ساڵێک هەبووە بەڵام بە شێوەیەکی پراکتیکی و عملی ئەوە بوو لە ساڵی ڕابردوو دەستمان بە هەندێک هەنگاوی کردارەکی کرد و لە ئەنجامدا کە پرۆژەی خۆمان پێشکەش بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کرد دوای گەنگەشەکردن و مناقەشەکردنی ئەو بابەتە و بڵین بوونی مەرجە یاساییەکان لە ئەنجامدا ئەوە بوو کە ئەم ساڵ لە 24/4 مۆڵەتی فەرمیمان پێدرا بۆی کە بتوانین ئەم سنتەرە لە کوردستاندا بمەزرێنین کە ئەوەی کە زۆر گرینگە ئەوەیە کە نەک تەنها بڵین لە کوردستان تەنانەت لەسەر ئاستی عراقیش یەکەم جارەکە دامەزراوێکی لەو شێوەیە دروست ببێت تایبەت بۆ بوارە ئەگەر چی کە ئەم زانستە مێژوەکەی بۆ هەزاران ساڵ بەر لە ئێستا ئەگەڕێتەوە بەڵام دامەزراوێکی فەرمی تایبەت بەو بوارە نەبووە ئەگەر چی لە وڵاتانی جیهان بۆ نمونە بڵێن لە رووسیا هەیە لە کەنەدا لە ئەمریکا لە مەسر ئەوانە بەڵام بەنسبەت کوردستان و عراق بۆ یەکەم جار بوو کە دامەزراوێکی بەم شێوە لەدایک بێت. باشە ئامانجی سەرەکی دامەزراوەکەتان چییە کە هەبێت لە ناو کوردستان و وەکو خۆشتانەڵەن لە هەموو عێراقیشدا هەبێت؟ خۆی خصوصیەتی ئەم سنتەرە بەستراوە بە مەجای بوونی ئەو وزەنە بیندراوانە کە هەم کاریگەری ئیجابی دەبەخشن و هەم کاریگەری سلبی دەبەخشن و کاریگەری کەون لەسەر طبیعەتە لەسەر زەویدا کە مرۆڤ درچیان پێناکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تاوەکو ڕووداوەکە تێ ئەپەڕێ بۆ چونکە ئەم بڵێن کاریگەریانە بە شێوەیەکی خۆرسکن طبیعین بەڵام پێویستەکەوە کۆمەلگا هەمیشە هۆشیار بکرێتەوە لەو تاقە شاراوانە لەو کاریگەریە سلبی و ئیجابیانە کە بتواندرێت بۆ خزمەتی کۆمەلگا سوودیان لێ بهێنرێ بۆیە ئێمە مەبەستمان لێرانەدا ئەو حساباتە فەلەکیە ئەو تەقسیماتی ئاسمانە کە بەر لە هەزاران ساڵەوە لە سەردەمی حەزرەتی ئیدریسەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەنجام دراوە کراوە و خودی یەکێک لە پێغەمبەرەکان حەزرەتی ئیدریسە کە بە باوکی ئەو زانستە هەژمار دەکرێت کاتی خۆی لە بڵین میزۆپۆتامیا و ئەو مەنتیقەیە و تاوەکو بڵین مەسریە کۆنەکان و یان چینیەکان و کە کاریان لەسەر مەجای تەقسیماتی ئاسمان کردووە کە کاریگەری ئەم هەسارانە و بورجەکان لەسەر طبیعەت چییە بۆیە گرینگە ئێمە بتوانین کەوا هەم ڕووی ئیجابی و هەم ڕووی سلبی ئەم تااقاتە بۆ کۆمەلگاشی بکەینەوە لە ڕێگەی پێدانی زانیاری یان بە ڕۆشنبیریکردنی فەلەکی کۆمەلگا کە معلومات هەبێ مەسەرەن بۆ نمونە 16/5 بەرەبەیانی 16/5 ینی ئەم ساڵ دیاریدەی مانگیران ڕوئەدا طبعاً تەنها ئەوەیە کە لە میدیاکان ئاماژەی پێدەکرێت کە دیاریدەیەکی سروشتی فەلەکی دووبارە بووەیە بەڵام ئەبێ بزانین حسابات لەو دیاردە فەلەکیە چییە کە ڕوئەدا چه گۆڕانکاریەک لەگەڵ خۆی دروستەکە ئەمە بریتە لە مەجموعەیەک تاقە ئیجابیات سلبیات ئێمە بتوانین ئەو تاقە ئیجابیات و سلبیاتە بۆ کۆمەلگاشی بکەینەوە. باشە ڕوانگەی کۆمەلگا چییە بۆ ئەو شیکردنەوانە ئایا لە کۆندا باشتر بۆ یاخود ئێستا چۆنە جیاوازێکێکی ئەگەر بە باش و خراپیش نەیڵێن یاخود بڵێن ڕوانگەیان بەگشتی چۆنە بۆ ئەو بابەتە. طبعاً کۆمەلگا عامەتەن ڕابۆچوونی جیاواز هەیە بەڵام لەگەڵەوەشە پێشوازی خەڵک بۆ ئەم بابەتانە بۆ ئەم شیکارە زانستیانە زۆر باشە بەڵام دەکرێت هەندێک کەس بە هەڵە لەم بابەتە تێگەیشت بێ بۆیە وەکو پێویست نیانەوێت پێشوازی لەو بابەتە بکەن ئەویش لە ئەنجامی بە هەڵە حاڵی بوون یان کەسانێک کە هەبوو بن پێش چەندین ساڵ لەو مەجالە کاریان کردبێ بەڵام ئەو بابەتیان تێکەڵی مەجای فاڵ و نوشتە و سەحر و هەندێک بیر و بۆچوونی خوڕافیات کردبێ لەو حاڵەتە تەنانەت منیش وەکو بڵین تاکێکی کۆمەلگا لێ ڕادەکەم لێ هەڵدێم
بەڵام کاتێک کە ئەزانم دیوەڕاستیەکەی ئەم زانستە بریتە لە هەندێک حقائقی علمی هەندێک ڕیسالە و مەسیجە لە ئاسمان بۆ ئینسان دێک کە ئینسان بتوانێت ئەمانە سوودی لێ ببینێ طبعاً هەموو تاکێکی کۆمەلگا ئەو کاتە پێشوازی لێ دەکات بۆ یەشەکە ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و سوسیال میدیا ئەو چاڵاکیانەی کە هەمان بووە یان ئەو ڕێنمایانەی بە خەڵکمان داوە الحەمدوللا بەپێی پێویست کە هەست پێەکەین کە مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ بەرەو باشترە. باشە کاک ڕێبەر سنتەرەکەی بەڕێستان و ئەو پرۆژێک کە باسیەکەن داتا مەزراندووە پشت بە چی ئەبەستێت ئایا ئێوە پێویستان بە چ سەرچاوەیەکە بە یاخود پێویستە بە چ لایەنێکی هەم کەرەستە بێت یاخود مادی بە یاخود معنەوی بێت خۆی هەموو دامەزراوێک کە سەرەتا دروست دەبێت طبعاً پێویستی بە پشتگیری و بە دەعم دەبێت و هەم دەعمی مادیە هەم معنەویە بەڵام ئێمە کە هەڵساین بەو کارە کۆمەڵە کەسێکی ماندوو نەناس وەکو خۆبەخش یعنی یەکەم بڵین هەنگاوی ئێمە کە دەستمان بەو پرۆژەیە کردووە بیرمان بە هیچ شێوەیەک لەلایەنی مادی نەکردوێتەوە کە ئێمە بمانەوەی قازانج بکەین یان ڕۆبحێک یان دەستکەوتێکی بۆ ئێمە تێدا بێت هیچ کەرەستەیەکتان پێویست نابێ یاخود پێویستی بەڵێ طبعاً مەسەلەن هەموو دامەزراوێک طبعاً ئۆفیسی تایبەت بەخۆی دەبێت کەرەستەی تایبەت بەخۆی دەبێت یان ئامێری تایبەتمان پێویستە بێ بۆ تێڕوانین و تێبینیکردنی ئەم دیارە دەفەلێکیانە ئەگەر چی بڵین بەشێکی ئەم بابەتە ئەچێتەوە ناو چوارچێوەی بواری ئەسترۆنۆمی و فەلەکناسی کە زیاتر تەکی دەکاتەوە لەسەر بوونی ئامێری تایبەت و تەلەسکۆب و ئەمانە بۆ تێبینیکردن و بینین و جیاکردنەوەی بڵین هەسارەکان یان گۆڕانکاریەکی فەلەکی کە ڕوئەدا هەڵبەتە پێویستە بێ لەگەڵ ئەوەشە کاک ڕێبەر زۆر بە کورتی پێم بڵێ ئەو دیاردەی مانگیرانە کە ڕوەدات ئاوزێکی ئەرێنیە بێت یاخود چی بێت خۆی هەموو مانگیران و خۆرگیرانێک کە ڕوئەدا دوو دیوی هەیە دیوی ئیجابی دیوی سلبی ئەگەر بە پێی شەرع بکەین پێغەمبەر درود و خوا لەسەر بێ فەرموویەتی کاتێک مانگیران و خۆرگیران ڕوویدا دەڵێ نوێژی تایبەت بەو دیاریدەیە بکەن سەدەقە بکەن نوێژ بکەن ئەمە لە ڕووی دینەوە مەسەلەن سەیری بکەین لە ڕووی فەلەکیەوە تااقاتی سلبی دروستەکە بۆ چونکە ئەم تاریکی کە دروستە بێ ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ڕووناچیە و ئەو پەیوەندی لە نێوان مانگ و زەوی هەیە پەچی بکەوێ تعتیل ببێ بەڵام دوای تێپەڕبوونی پرۆسەکە بە چەند کاژمێرێک ئیتر واتە لاپەڕەیەکی تازە واتە مەجای بوونەوەی دەرگای تازە واتە گۆڕانکاریەکی تازە هەڵدانەوەی لاپەڕەیەکی تازە و داخستنی دەفتەری کۆن و لاپەڕە ڕابردووەکە بۆ هیوایین هەروە بێت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای بەردەوامی بۆ دامەزراوەکەتان لەبەر دەرفەتی پرۆگرامەکارەوەن دەتوانیمان گوێبیستی بەڕێستان بین سپاس سەرچاو کۆتاییمان هێنا بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بە هیوای ڕۆژێکی باش بە هەمووان.